سنوورێکی بچووک بەڵام مێژوێکی زۆر گەورە. هەناسێکی قوڵ هەڵدەمژێ ئەم گەشتیارە کە ئەڵێ ئەوانەی کە تاوانیان بەرامبەر بە هەڵەبجە کردو هەڵەبجە خۆی زیندوو ئەوان لە ئێستا لە گۆڕدان و باز لە تاوانە قیزەوەنەکانیان دەکرێت. کاتی ناو هەڵەبجە ئەس چۆن بوو؟ ئەحساسێکی خۆش بوو. هەر میوانی بێت تەمامان. ئێستا بۆ کوێ بمێنمەوە ئەمشەو؟ تەخەمەستەسە. قوربانت. ئەتوانین بڵێین چۆن هەناری هەڵەبجە هەیە شیری بزنی هەڵەبجەش تایبەتمەندی خۆی هەیە. چ تایبەتمەندێکی تری هەڵەبجە هەیە خۆتان زۆر شانازی پێوەکەن؟ وڵی بۆ من هەڵەبجە هەمووی شانازیە. من دایکم بیرم دێ سێ چوار گەڕک ئەڕۆژ تەقەیە لە دەرگاکان پارشەوانە چ خەڵکی هەڵەساندەوە درەنگە هاتەوە جاروا بوو فریای نانخواردنی زۆر جاری ناکەوت خۆی. کاتم بۆ هەڵەبجە پرسیارم کرد ئەگەر بمێ شەو لێرە بمێنمەوە بچم بۆ چ هۆتێلێک پێیان وتم عیب نییە لە ناو هەڵەبجەیەکاندا کاتێککە دەرگیان هەمیشە بە ڕووی میوانەکاندا کراوەتەوە بچی لە هۆتێلێک بمێنیتەوە چونکە ئێرە شارێکە شاری میوان دۆستیە دەیان تایبەتمەندی تایبەتیان هەیە کاتێک باسی هەنار و بۆنی باران و بەرهەمی ناوخۆی و جوانی سروشت و بە پیتی خاکەکەی دەکرێت بێگومان دەبێت بڵێن هەڵەبجە. لە نێو شەوانی ڕۆمەزاندا بە نێو کوچە کۆڵانەکانی هەڵەبجەدا دەگەڕێن و بزانین تایبەتمەندەکانی دیکەیان چییە؟ ئەمە چییە؟ وای کردووە کە هەڵەبجەیەکان شانازی بە شوناسی خۆیانەوە بکەن. لەگەڵ ڕۆمەزان ناچوانی؟ سپاس بەخێر بن ئەلحەمدولیلا باشە بەخوا بەزیاد ڕەمەزانێکی تەڕ و تووشی جوانە. ئەم شارە بە گەشتیاری ئەم شارە بە هەنار ئەم شارە بە چ شتێک دەتوانێت شوناسی خۆی بەکاربێنێت بۆی کە بتوانێت سوودی لێ ببینێت بۆ مڵیانەکان. کەرتی کشت و کاڵ کەرتی گەشتیاری شوێنەکەمان وا ئەخوازێ سنووری جوگرافیا و هەڵکەوتەکەی وا ئەخوازێ خاوەنی کۆمەڵێک سەیرانگای جوانی گەشتیارین بە هەر لایەکی بە هەر ئاراستەیەکی شارەکەیە پارێزگاکەیە بڕۆی ینی سەیرانگایە شوێنەواری با بڵین دێرینە شتی جوانە سەرنجڕاکێشە کە هی ئەوەیە توانی بڵێ یانیکێک لە شوناسەکانی بەڵێ داتا و ئامار و ئەو پرۆژانی کە هەیە و ئێستا بەڕێوەی بۆ هەڵەبجە هەموو شتی باشن هەمووی ئومێد بەخشن باشترینیان ئەوەیە کە بە پارێزگابوونی هەڵەبجەیە کۆمەڵێک با بڵین پرد و ڕێگای نوێ کراونەتەوە یاخود لەکردنەوەیان لەوانە پردی تۆقوت لەوانە پردی تەنگی سەی محەممەد بە فەرمی ناساندنی مەرزی سازانە ئەمانە کۆمەڵێک دەرچە و دەواازن بۆەوەی کە پێمان بڵێ ئایندەی هەڵەبجە ئایندەیەکی گەش و ئومێدبەخشە. مۆنۆمنت توانیوێتی بێ بە تایبەتمەندێکی تایبەت لە هەڵەبجەدا بە جۆرێک پێی بناسرێتەوە ئەگەر کەسێک بۆ میوانیش بێتە هەڵەبجە حەسکە سەرێکدا لە مۆنۆمنت ئەنجا بچێتە نێو هەڵەبجە. زۆر بەخێر بێن سپاس بۆم دیدارە مانجە ڕەمەزان پیرۆز بێ لە هەموو مسلمانانی جیهان مسلمانانی کوردستان بە تایبەتی بە شێوەیەک وای لات و مۆنۆمنتی هەڵەبجە خۆشبەختانە لەسەر ئاسی جیهان ناسراوە هەر گەشتیارێک و هەر میوانێک ڕۆ لە شاری هەڵەبجە بکە ئەگەر مۆنۆمنتی هەڵەبجەوە سەر نەکاتۆ لە ڕاستیە حەز بەوە کا گەشتەکەی تەواو نەکراوە لە ڕاستیە هەم خەمی تێدایە هەم دڵخۆشی تێدایە خەمەکان بەوەیە کە ئەو تاوانکاری قیزەوان لە پێشچاوی هەموو کەسێک نمایش کراوە دانراوە کە لە ڕابردوو مێژووی ئەم شارەی بەسەر هاتووە لێرە کە لەگەڵ ئەو خەڵکانە تەعامل دەکەی لە مۆنۆمنتە کار دەکەن لە ڕاستیە بەشێکی چیرۆکانیان خەم ئامێزە بەڵام بەشی چیرۆژیان باگراوندێکی زۆر جوانی ژیانەوەی لە پشتەوەیە کە هەر ئەم کەسانە بەهێزی و کۆڵنەدان و خۆراگری و بەخشینەوەی هێز و توانایە بە بەرامبەرەکەیان چونکە ئەمانە بۆ خۆیان لە ڕابردوو تووشی ئەو مەرگە ساتە گەورە و بەڵام ئێستا ژیان دەبەخشنەوە ئێستا پێکەین دەخەنە سەر لێ ئەو کەسانی کە سەردانی ئەم شوێنە دەکەن کە پڕ لە خەمە لە ڕاستیە چۆن بڵێ هەناسێکی قوڵ هەڵدەمژێ ئەم گەشتیارە کە ئەڵێ ئەوانەی کە تاوانیان بەرامبەر بە هەڵەبجە کردو هەڵەبجە خۆی زیندوو ئەوان لە ئێستا لە گۆڕدان و باز لە تاوانە قیزەوەنەکانیان دەکەن.
بۆ بڕاتانە بێن بۆ ئێرە لەگەڵ گشتێکی زانستی بوو لەگەڵ قوتابخانەکەمانە هاتی کاتی ناوەڵەبجۆ ئەس چۆن بوو؟ ئەحساسێکی خۆش بوو شتێکی تایبەت بوو چۆن بڵین زۆر پەلە بووم بۆی مێژوەکە ببینم حەزەکەی چ شتێک زانی دەربارەی هەڵەبجە؟ مێژوەکەی چۆن بووە چیان بەسەر هاتووە زۆر وڵاتێکی دەوروبەرمان کە بزنیسانیان هێناوە لە ئەوروپا و ناتوانانی موفق بن ئەو کارەکەی بۆ چیەگەڕێتەوە بە ئیدارە پشتیوانی مادی و ئیداری شەونخوری کارمەندەکان لەسەر هەمویانەوە لە کارمەندی ئێمە ئیشی ئاژەڵداری شێکی قورسە کارمەندی ئێمە لە سەعات 6 بەیانی 5 بەیانیەوە لە ماڵێتە دەرەوە تاوەکو دەی شەو ئەبێ خزمەت بکرێن و ئەبێ بپارێزێن لە نەخۆشی و ئەبێ خۆراکێکی تایبەت و کۆڵەتی بەرزی هەبێ کە ئەو شیرە باشە بدا کە بزنێک 3 بۆ 5 شیرەیە و بەهای چاوری و پرۆتینەکەی بەرزە کە لە شیری یاساییە ئەو بەدی ناکەێت باش پێت وایە ئێستا ئەم بەرهەمە شیرە لەگەڵ ئەم بزنانە وەکو تایبەتمەندێکی هەڵەبجەی لاتوە ئەتوانین بڵێن چۆن هەناری هەڵەبجە هەیە شیری بزنی هەڵەبجەش تایبەتمەندی خۆی هەیە یعنی لە هیچ شوێنێک لە هەرێمی کوردستانە بەو بڕۆ بۆ کۆڵەتێ شیری بزنی لە عێراقشە لە ئەو جۆرە شیری بزن تەنها لە هەڵەبجە هەیە پاسێکی خەڵکی هەڵەبجەم بۆ بکە لەباری چیوە ئەڵا هەموو ڕێیەکەوە خەڵکی هەڵەبجە تایبەتمەندیان چییە؟ یەکەم هەنگای ئێمە وتێلمانی هەر میوانی بێتە ماڵمان بۆ کوێ بمێنمەوەمشە ئەتەخەمەستە سەر خەربانە خۆشیگەونی لێ خۆتم من ناناسی سەر چۆنێک سەر میوان ئەزانجی ڕێز دەناسین باشترە ئەوایە زان من تۆ نازم ڕێزەکە سەرسەر ئەوە بە خڵقن بۆ میوان ئێم بچوکی قۆنری هەمووی میوانەکەن سەرسەرمان لێرە بێ لە هەندەران بێ هەڵەبجەی لاچکوێ بێ ڕەمەزایان پشی شێرمان بەرکەوت هەڵەبجەی ناوەنجێ لە ڕووی تەحەت و عیبادەت شارە جوارەکەی مەلا عوسمان چیەکەن زیاتر؟ ئێمە بە ڕۆژ و بە تەرایح و بە نوێژی سونەت و ئەمان ئەڵێن بەخشینیان زۆر زۆرە ئێمە دڵمان بەخشینە لە پشتی شێریان بەرکەوتووە لە هەموو کاری ئینسانیەکانە لە کاری چاکە کاری خێر و ئینسانێتیە هەشتێ باڵەبجێ بکرێت لێرە بێ لە هەندەران ئێمە ئامادەین لە کاری چاکە قومێکی چۆنەڵی میوان دۆسە اینجا معدەم چۆنەڵی دەرماڵی کراوەت و بەڕووی هەموو کەسێکە خاچەتەن کەسێکە غەریب بێ و ڕووکاتەم شارەوە وەکو نەریتێک و گرتوورێک هاتووە ئەم شتە جگە لەوە چ خاڵێکی تری تایبەتمەند هەیە هەستکەی لە زۆر شوێنێکتر ئەو شتە نەبێت وڵی من خۆم وەکو خۆم شتی جوان هەڵەبجا زۆرە بینی ئەنێوە نەبێم هەڵەبجەی زۆر جای ینی سێری ئەم دوکاندارانەکەی کابرا ئەچێ بۆ مزگەوت دوکانی هەر ئاوەڵایە یا متمانە هەیە سیقە هەیە ینی ئاداب و ڕۆشتێکی جوان ناو هەڵەبجا هەیە بەڕاستی گەرم و کوڕی مزگەوت و سەردانی مزگەوت و جا هەنێ کاسە گۆڕینەوە هەیە لە بینی دراوسێکانە ئەو هەر لە کۆنەوە هاتووە قەدیم بۆ نمونە من چێشتێکی جیاواز دراوسێکم چێشتێکی کێ هەیە جیاوازە کاسەگۆڕێکی کوردیە بەڵام لەڵام بڵی ماوە دەقت تایبەتمەندەکەی هەڵەبجەوەی کە چۆنەڵی هەڵگری ئەو سیفادانەیە ئەو عادەتانەیە ماوەتەوە یعنی هێشتا ئەو عادەت و کولتورە ماوەتەوە ناو هەڵەبجە السلام عليكم جاني أحوالك شلونك؟ رمضان شلي بيروز بي هلا رمضان خوش يابن جا شربتي ميوش رمضان يعني شربتي ميوش بله أمانة شوية هنا والله شربتي ميوش خو ما دروسك ميوش كاينين جواني شوينو باشان داينين لما تشني قيمة دواتر منوك خوم أي كلانم ميوشك أكلانم بو الرنگ وتاميشي خوشتر جوانتر بيت زور بس ميوان دوستي خلق يلا بجنبو كان جلو خلقك كيش تايبت من ديكتيه والله خلقك لخوا بزابي كوملايتي باشا والله آموشو هاتوچو زورتر و باشتر نازم بۆ شارەکانی کەچۆنی بەڵام هەڵەبجە لەو ڕۆوە لەخوا بەزاویە زۆر باشە خاڵێکی تری هەڵەبجە ئەوەیە
جیاواز لە شارەکانێکە کە خەڵوەتگەی پیرانی نییە یعنی وەکو شارەکانێکە کە باوکیان دایکیان پیر ئەبێ ئەیبەنە خەڵەتگەی پیران لە هەڵەبجە ئەمە بوونی نییە ئەمە بەڕاستی شتێکی زۆر جوانەکە لە هەڵەبجە هەیە و لەخوا بەرزابێ تا ئیسە بەردەوامە هەیە پەیوەندی نێوان گەنجەکان و کەسە بەتەمەنەکان چۆنە بەڵێ لەخوا بەرزابێ ئەوانەشی کە بەتەمەنن تەمەنی خوانە گەڕنەوە بۆ گەنجەکان بۆ ئیسفادەی لێ بکەن و لەبەرەوەی تێکەڵاوبوونێک دروست ئەبێت لەخوا بەرزابێ باش. یاپراخی گەڵامیشتان هەیە بەم سەرمایە گەڵامیشمان هەیە بە سەرداوەکاری ئامادە لە ناو ڕستورانە هەموویمان هەیە بەڵێ چه خواردنێک لە ڕەمەزانانە زۆر خواستی سەرت بەڵێ عادەتەن هەر کەوتوتە سەر تەڵەبی مشتری کڕیا میوان عادەتەن هەر یەکە حەزی بە شتێکە ئەوەی کە هەمانە ئەمە کفتەمانەیە تەڵەبی لەسرە دووجار خواردنی ئێرانیمان هەیە کە تەڵەبێکی زۆری لەسەر خەڵکی خۆمان تقریبان خەریکە زیاتر یان کە لێرە تێستیەکەن بەڕاستی زۆر لێ ڕازینێکێک لەوانە زرش پڵوە زرش پڵۆ ڕانی مریشکە لەگەڵ زرش زعفەران لەگەڵ ئاوی تایبەت شلێک تایبەت بەخۆی کە گێزەر ئەوانە لە خۆی ئەگرێت ئەمە تقریبان ئێستا تەڵەبێکی زۆری لەسەر لای ئێمە ئەوەی کە لێرە هەڵەبجەش تا حدێکەوەی کە ئاگدارین خەڵک لە کەبابی هەڵەبجە بە تایبەت زۆر ڕازیە بە تاکید خەڵک فیدباکی و خەڵکی کە بینی گەشتیارکەیەتە ئێرەوە لە شارەکان لە عەرەبکەیەت بە کەبابی هەڵەبجە ناوبانگی هەیە. لەوەتەی هەڵەبجە هەیە ئافرەتەکانیان هەمیشە پێشەنگ بوونە لە سەرجەم بوارەکاندا هاتوومە کافتریایەکە سەرجەم کارمەندەکانی ئافرەتن و شەوانی ڕەمەزانیش زۆر سەریان قاڵە. ئەڵێن لە چاو شارەکانی تری کوردستانە هەڵەبجەیەکێک بۆ لەو شوێنانەی ئافرەتەکانیان زیاتر دەست پێشخەریان کردو مەسەلەن یەکەم پارێزگاری خانمتان هەیە یعنی خانمەکان لێرە شت ئەخڵقێنن خێزانەکانمان دەوریان بینیوە لەو کاتێک کە ئێمە بتوانین لە دەرەوە ئیش بکەین بۆیە لێرە هەڵەبجە وایە اینجا ئافرەتەکانیشمان ئازا و بوێرن هەر لە کۆنە ئەومان بۆ ماوەتەوە ئێمە نەوەی عادیلەخانین ئێواسەڵە ینی زیاتر هەر ئافرەت دەست پێشخەریەکات بۆ زۆرینەی کایەکان چ تایبەتمەندێکی تری هەڵەبجە هەیە خۆتان زۆر شانازی پێواکەن وڵی بۆ من هەڵەبجە هەمووی شانازیە ینی ئەوەی کە ئیشی تیاکەین ئەوەی کە تایە ئەژین ئەوەی کە خەڵکەکەی چەند میوان دۆستن ئەوەی کە ئەتوانین هاوکاری یەکتر بکەین ئەتوانڵم هەڵەبجە دایکە هەڵەبجە بێ بە دایک بوو بۆ هەموو خەڵکەکەی بۆ دەرەوەی خەڵکیش ئێمە تەلەبی داخلیمان هەیە کە زۆر 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 پێوەستە بن بە هەڵەبجەوە کەێنە ئێرە ێستا شەو شەقامەکانی هەڵەبجە بوونی خواردنی زۆر خۆشیان لێ سلام علیکم چۆنیت ئەحواڵت چۆنە تەندروستی چۆنە بەزە گوەرە ئێرەوە لە لای منەوە پێم بڵێ ئەم گەسە گۆشتی خۆماڵیە و ئەو ناوە هەمووی بۆی خواردنی لێ دێم شەو ئەم خواردانەی ئێمە مریشکی فرێژ بەکارێنین لەگەڵ گۆشتی بەستوم چاور نییە بە ڕەمەزان خراپ نییە بیخۆیەوە بۆ بەیانی خواردن بە چاوریەوە خۆشە وانە تایبەتمەندی خواردنەکانی ئێرە بە تایبەتی خواردنی سەر شەقامەکانی هەڵەبجە چیە؟ بەعام تایبەتمەندی خواردنەکانی ئێرە گرنگی زۆر بە تام درراوە لێرە گرنگی بە خێرایی و دەستکەستن و تام درراوە وەکو خواردنی مەتامەکان نییە کە کاتێکی زۆری بچێت تا ئەگاتە دەست زۆرتر زووتر خواردنەکە پێت ئەگا لەبەرەوەش خەڵک زۆر پێی خۆش لەگەڵ بابەتی بەهارات و سێری و ترش هەڵبەتە ئەوە لەلای ئێمە چیت پێوە کردو بۆنی زۆر خۆشە ئەنواع وەشقاڵ بەهارات تەمای پێمان ناشراکەی نازانم ئەگە لێرەوە پێمان بڵێ خەیچێکە بەهاراتی مریشک و گۆشتە و دووگە و چەوریەوە هەڵتەی تایبەتی خۆتان ئای چۆن بەدڵنیایەوە یەخوا لەشتان ساف السلام عليكم چۆنین ئەحواڵت چۆنە تەندروستی چۆنە یەخوار باش بی ڕەمەزانە لە پیرۆز بێ لە ڕەمەزانە خۆشیاب لەمووی مسلمانانیش پیرۆز بێ لەولا پرسیارم کەوتم نێنی خواردنەکانتان چە بۆنیان زۆر خۆشە
ئیتوتیان نێنی و پێ و ناڵێ لای تۆ پێمان ناڵێ زای نێنی وڵای ئەمە فرێشە هەر کەس لێ خوالی ڕازی و کەس لێ پێ دوایە فرێشەکەی وای کردو و بۆن و بەرامەیەکی وای کردبێ تۆزێک باسی خەڵکی هەڵەبجەم بۆ بکەم تایبەتمەندی خەڵکی هەڵەبجە چۆنە بە تایبەتی لە باوەتی خواردن وڵایی هەمویان خۆشەویست و نازانم کوڕ چاکن هەمویان دەرەجەیەکن گەنجەکانیان زیاتر بە هەمویان وڵایی دیتر بە ئیش و کار و کەسابەت و یەنە بازار و لای ئەمەژدان و شتەپۆن و بەخێر بێ بە قوربان لێوە ڕۆیشتم ئاوا گڵۆ پشتم بینی و بۆنی نان و خواردن و شتاناتم بەسەرێکی لە تۆ یاخوا بەخێر بێ بەخێر بێن بەسەر چاوەکەم لە خزمەتتانە باس دەکەم حەزەکەم باسێکی ئەوم بۆ بکەی ها لە دوایی ئیتر شەوان دەسەکەن بە ئامادەکردنی هەندێک شتی تایبەت بۆ پاشەوەی پاشەوان باشانە چێک ئامادەیەکەن وڵی بە تایبەت ئافرەتەکانن ئەوە تەبعاً ئەبێ خەریک بن ئیتە هەر کەسێ خواستی خۆیەتی هەمانە چێشتونانەکە دروستەکە هەشە ئەمە ئەخوات بەڵام پێمان زۆرینی ئەوانەیە بەڵێ ئەمانە بە پارشە بە زۆری ماستە بەڵێ ماستەکە بەم کولێرانەوەکەن چەند جۆر دروستەکەی ئەو کەلانە بەەوە دروستەکەی ئەمە کەلانە بەمە دروستەکەین ئەمە دوو شێوە دروستیەکەین ئەیکەینە ناوەکە شێوە ئیکەن ئاوا بەڕووەکەی شێوە ئەمە ناوێک تایبەتی هەیە بەڵێ ئەمە چ پێڵن ئەمە کولێرە مەژگەی پێڵێ کولێرە مەژگە لە قەدیمی کۆن ڕەمەزان لە نێو هەڵەبجە چۆن بووە گەربیرە بێ جیاوازێکی هەیە هیچ شتێک گۆڕاوە وڵی ئەوەی هەیە جیاوازەکە ئەوە بوو جاران کەسێ بۆ منە من دایکم بیرم دێ باوکم ئەویت ژنەکە بۆ نەهاتیتەوە سێ چوار گەڕک ئەڕۆژ تەقەیە لە دەرگاکان خەڵکی هەڵەسان بە شەوان ئەچوو پارشەوان ئەچوو خەڵکی هەڵەساندەوە درەنگە هاتەوە جاروا بوو فریای نانخواردنی زۆر جاری ناکەوت خۆی ئەوە هەبوو ئیتر خۆشیش بوو خەڵک ئەهات و ئەچوو کاسە دەراوستەی هەبوو ئێستا هەستەکەم ئێستش خۆشە ئێستش باشە هەڵەبجە بەڵێ هەڵەبجە ئێستا هەمووی ئەوەی باشەیانی کە شتێ ئەبێ شارەکانی کە ئاواتمان لێ ئەخوازن تەعزیە هەبێ نەخۆشیە هەبێ سەرێشەیە شتێ هەبێ زۆر لە ناو خۆمانە پێکەوەی ئەوەمان هەیە هەڵواسەکەمیان خزمی یەکترین وڵی باوەڕەکەی خزمیش نییە بەستر تێکەڵە شارەکە بە حکمی ئەوە بچووکە هەمووی پێکەوە یەگە بینن بەڵێ 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 ئەرەوەڵەکانمان خەریکی چین زیاتر وڵی کچە گەنجەکانیشمان ئەوەی بخوێنێ ئەخوێنێ ئەوەش کاری هەبێ ئاواوەکو من ژنی ماڵەوە بینم زۆرینی کچە گەنجەکانیش لە کافتریا لە ڕێستۆران بەڵێ ئەوەمان زۆرە هەڵەبجەش زۆر بووە بەڵێ ئەرەوەڵا دوکانیان هەیە بن دووسێ برادەری خۆمەیە دوکانیانەیە خەیاتی ئەەکەن ئێستش لادێ بۆ لادێ فەرقەکە ئێستا ئەم مێردەی منی لادیەکی کەیە زمانیان تۆزێ جیاوازترە بووگە و بیگە و ئەوەی زۆرتیایە خۆ شتێکی هەڵەبجەی زۆر بەکارێنی وڵی نەزان بڵێم چی بەکارن چون بەلایەنیانە بە قوربان و گیان من گیان بە زۆر بەکارهێنم وشەی بە قوربان و بم زیاتر لە ئێرە بەکاردێت بەڵێ ناڵێم ئێستا کە ئێواتم زۆرم پێ خۆش بوو بەڕاستی زۆرم پێ خۆش بوو ینی سەربەرز بووم پێی گەورە بووم پێی زۆریش کە ئەچنە دەرەوە بۆ نمونە لە شوێنێکی ترا کە گەورە بن پێ ئەگەن و شارەکەی خوانەبیر ناکەن نه وەفادارن زۆر بە وەفان بۆ ملەتەکەش بۆ شارەکەشیە کە لەم شارە خزمەتەکەن شتی گەورە ئەکەن ڕۆژە ئەکەن قوتابخانە ئەکەن تێبینیم کردو خۆیان لەوانە ساڵانێکی زۆر هەڵەبجەشان بەجێ شوێ بەڵام هەر دوجار کە بیرەکەنەوە شتێک بکەنەوە بۆ شارەکەی خۆیان هەروایە ئارەوەڵا ئەوەشیانەیە ئەرەوەڵا سڵاو لێبێ چۆنیت لێبێ بەخێر بێ چۆنە زۆر سواز بەخێر بێ زۆر خۆشحاڵ بووم منیشە ڕۆها بەخێر بێ خەریکی چی بووی چاکردنی ئەو درێسا ئەیکەم بە حیجاب ئەکی بە حیجاب بەڵێ باشەڵەن هیچ بوارێکیان نێشتۆ کچانی هەڵەبجە بووی ترختە سەنگینی خۆیانی تیا دەربخان لەبەرەوەی خۆم ئیشی دیزین ئەەکەم و کارەکەی خۆم خۆشە و حەزم لێتی هەوڵمیان لە ڕێگەی ئەم دوکانەوە زیاتر پەرە بەتواناکەم بەم و زیاتر ئیشی تیا بکەم توانی تە شتێک بکەی بۆ هەڵەبجە
پێشەوەی بۆ خۆت بێ بۆ هەڵەبجێ بەڵێ بە دڵنیاییەوە خۆی هۆکاری سەرەکی لەبەرەوەی من لەگەڵ ئەم کارەیە هەم مامۆستام هەمیش شانۆکارم ینی شانۆکار و مامۆستا و دیزاینەر و دایکی تو ئەو پێوترێت ئافرەتی هەڵەبجە. زۆر سپاس سەلامەت بی. لەبەر ئەوەی کە شتێک بکەم بۆ شارەکەم ئەو بەهرەیە کە هەمە بتوانم خزمەتی شارەکەمی پێ بکەم لە سەرباری هەموو مەشغوڵیاتەکانی ژیانم. دواتر هەوڵم یا کە دوکانەکەم بکەمەوە پێشووتر بە بۆنەی دوکانم هەبوو ماوەی چەند ساڵێک دوکانەکەم لایە بە بۆنەی ئەوەی کە زۆر لەسەر شانم قرس بوو پێڕانە ئاگەشتم بەڵام دواتر کە کوڕەکەم کەمێک گەورەتر بوو دووبارە دوکانەکەم کردەوە چکە زۆر جار پێیان ئەوتم کە ئیشەکەم زۆر یارمەتی خانمەکانمەیان لە بەرەوەی هەر خواستێکیان لەسەر هەر درێستێک بێ بە هەر جۆرێک بێ بۆیان ئامادەکەم یاخود بیانەوێ بە دڵی خۆیان بۆیان دیزاینەکەم یان دەستکاریکردنەکانی بۆیان ئەنجامێم لەبەرەوە چەند خزمەت بەخۆم بێ پێم خۆشە سەد ئەوەندە خزمەت بە شارەکەم بکەم. بەتایبەتی بۆ ئافرەتان و بەشێکی گشتی پێکەوە ژیان لە نێو هەڵەبجە چۆنە؟ پێکەوە ژیان هەڵەبجە بە پێکەوە ژیان ناسراوە چکە کۆمەڵی ئاینی جیاوازی لێ ئێمە وەکو کاکەیەکان و لەگەڵ خەڵکی مسلمانی شاری هەڵەبجەیە ئێستا ئێمە دوکانی درێسمان هەیە بەڵام لە ڕۆژانی ڕەمەزانە دوکانەکەمان ناکەینەوە تا کۆتایی مانگە ڕەمەزان نوشتێکی تر هەبێ بە خۆتان بیکەم بڵێ تەنها ئەگەر ئامادەکردنی درێژ بێت تەنانەت لای ئێمەش هیچ ڕێو ڕسمێکی ئاهەنگ بەڕێوە ناچێت لەبەر ڕێزگرتن لە کەسانی مسلمان و خەڵکی مسلمان دەستەکانە خۆش بێ هەر بژیت باس بە خێراتی.